دەربارەی دەستپێکردنا بانگەشەیە هەڵبژاردنên جواتên parêzgehan taybet ya neynەوە ji alê Partî Demokratîk Kurdistan ku îro bi fermî dest bi banggeşeyê kiriye. Di gotûbêjekê digel berê Seyd û Çetû berpirsê beşa hەڵbژardinên partî li mekteba rêxistina parêzgeha neynەwa ji stûdiyên me li Duhokê kêm. Berê Seyd û êvarbaş tu xêratî ji bo Kurdistan 24 partî hemîşe mezin bir dikete ve planên stratejî datînîtin. Ji bo hilbijartinên vêcareyên parêzgeha neynەwa partî çavêwî li çi ye? بله ئیڤارەتە و هەمی بنەرێتە بخێر ئەبڕاستی کەمبەری خۆ بنێ هەر هەلبژارتنێک و هەر جارێک و هەر ساڵێک جیاوازە ژیادی تر vê carê li 2023 الهژدەی هەیڤا 12 هەلبژارتنێت ئەنجومەنی پارێزگەهەیە و تایبەتیە نینەوە ئەم سەرداخەون ئەم وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو لیستە 1970 مە بەرهەبێت خۆکردینە و ئەم ئۆمیدن و مە بەهوەری بخوا و خەلکێ خۆ هەیە دیسا بتریا دەنگا بۆ لیستە پارتی دیموکراتی کوردستان بێت چونکو 2021 تەخسیر نەکردن ئەم بوونە لیستە ئێکێ سەر ئاستێ پارێزگەهان نینەوە نەه کورسێک مە بدەستخۆڤەئانین هەر بێ جارێژی وەک نمونە ئەڤرۆل سنتەرێ باژارێ مووسل دەل هۆڵە ئەلبەیت الئەبیەضدا وی خەلکی ئەوێ بدلێکی خۆش هاتی موقفی خۆ دیار کریش لیستا پارتی دیموکراتی کوردستان ئەڤرۆ ئەم ئۆمیدن ئینەهۆ دیسا ئەم بتریا کورسیکە بدەستخۆڤە بین هەرچەندە ژمارە کورسیکە کێم بووە 2023 دەورا چارەیە چووی دەرباسوی 39 کورسیک بوون نها بووینە 29 کورسیک 26 کورسی یەت گشتی و سێ یەت کۆتا ئەم وەکو لیستا پارتی دیموکراتی کوردستان بەێ باشە سۆزن وە یەن پارتی دموکراتی کوردستان ji bo dengderên we li parêzgehan neynەwa çi ne yanî piştî eger we kursiyên zor bi dest xistin wê çi bikin ji bo xelkê neynەwa ye ببۆرە وەڵا ئاخفتنا نزام سەڕاست نەگەشتەمێ بەس دەنگدەرێت ما باشە من گوت بۆتە دووبارە بکەم پرسێ دەبوتە دووبارە بکەم بەڵێ سۆزên we yên Partî Demokratîk Kurdistan ji bo dengderan çi ye ew kesêk ku dengî bidete Partî Demokratîk Kurdistan li parêzgeha neynەwa wê çi bû bikin di dahatî da wê çi sozekê bidene dengderên xwe yan xelkê giştî li parêzgeha neynەwa واللهی هەرچەندە مە ئیرۆ بەرنامێ لیستا خۆشی دە دیار کرد بۆ خەلکی خۆ ئەوەی حاضر بووژی و یە نەی حاضرژی دەنگ کردی مە سۆزێت خۆ بۆوان دووبارە کردن هەر وەکە بەری نوهەژی ئەم وەکو حەزبە پارتی دیموکراتی کوردستان لیستا پارتی دیموکراتی کوردستان ئەم وان کێم و کاسی ئەو داخوازێت خەلکێ مە ئەو ئێش و ئارازێت وان ئەم باری وان سڤک بکەین وەک خزمەت گۆزاریال منتەقێ دوان ئەم جێبەجێ بکەین وەک مافەکی وان کە کورد ڕێژە 33 هەتا 35 ئەش خەلکێ مووسلە ئەم داخوازە مافێ وان بکەن وەک خزمەت گۆزاریە وەک ئاوادانکردنا وان منتەقا وەک مادە 140 جێبەجێ بێ وەک ئەتیفاقیان نێبینە هەرێما کوردستان و بەغدای تایبەت بۆ دەڤەرە شنگال بێتە جێبەجێکردن وەک مافەکی وی خەلکی سەر ئاسێ پارێزگەهان نینەوە ئەش ڕعایە اجتیماعیە ئەش تەعیناتە ئەش خدمەت گۆزاریەت ئید منتەقێ دوان ئەم مافەکە و حەقەکی وانە ئەم وەختێ کاندیدێت پارتی دیموکراتی کوردستان بوونە نوێ نەرێت وان سەر ئاستی حکوومەتە مەحەلی یا مووسل ئەو دێبنە خزمەتکارێت وی خەلکی بۆڤان داخوازێت وی خەلکی مووسل بێنە جێبەجێکردن بۆ نمونە ئەم وەکو پارتی هەشت دەورا چویل مووسل بوون ئەکیت وەختێ هەشت ئەندامە ڕۆژانە هەرەکێ هەکە داخوازەکە خەلکی خۆ جێبەجێ کرد بە و داخواز کرد بە و تەڵەبە وان گەهان بە وان جیهەتێت پەیوەندیدار ئەش محافظەیە بگرە و هەتا قەتاعێ دی وەک تەربیە سەحا بەلەدیات کەهڕوبا ئاوێ و وان خزمەت گۆزاریە ئەو کاندیدێ لیستا پارتی دیموکراتی کوردستان یە ئیرۆ بسەرکەت ئەبدەنگێ وی خەلکی لازم وی دەنگیش بیر نەکە
وێ تەعباوی خەڵکیش بیر نەکە 4 ساڵە ماوەی 4 ساڵەدا بەرنامێ بەێ لە گۆری ئەو بەرنامەی وەداڕێشتی لە گۆری ئەو سۆزێن هینگ دەدەنە خەلکی دەدەنە دەنگدەران یعنی هەنگ دەوێ باوەریە دانە و دەنگێکی وەها بینن و سەرروکێ جواتێ وێجارێ بۆ پارتی دەموکراتی کوردستان بیتن لە گۆری ئەو ڕاپرسی و سیتاین وەکیرین دەزانی ئەم وەکو پارتی دموکراتی کوردستان مە بەهۆری بخۆ هەیە و مە بەهۆری خەلکی خۆ هەیە چونکو منمونە هەینە بەری نوهژی چونکو خەلکت بەهوەری پارتی دموکراتی کوردستان هەیە سەروی ئاساسی دەنگی خۆ دێتێ بۆ نمونە لستا پارتی دموکراتی کوردستان اش هەموو تەخ و چینên civaka Musil pêk tên Arabên Kurdên êzîdîneka îne şebekên serwî esasî temthîla vî xelkî hemûê dikin xelkê wextê dengê xwe da kandîdê Partî Demokratîk Kurdistan berî niha jî zanin Partî Demokratîk Kurdistan xwe xelkê xwe dike xweyî û xwedbînê bi xizmetkarê wî xelkî çunku min nimûne heyne li 2021 خەلکێ ما الدەڤەرا شنگال البن کەمپادا السەنتەرێ مووسل سەهل نینەوە دەنگێت خۆ دانە کاندیدێت پارتی دیموکراتی کوردستان سەروی ئاساسی مەنە کورسی کرد دەست خۆبانین هەروێ جارێژی ئەم ئۆمیدن ئەو خەلکێ ما دیسا زانبێ پارتی دیموکراتی کوردستان چییە و بەری نهۆ چ کردە و دێ چ ژوانڕەکە الڤان 4 سالێت بۆریدا بەرنامێ ما ئەبڕاستی بەرنامەکی تشتێکی نەی مستەحیلە تشتكي رواية الماوي 4 سالة تشتكي واقعية تشتكي بيرفكتة تشتكي ني خيالي ما اجدنقدرت خورا قوتوش خلقي خورا انه كانديديد ما وقت بسرسة الماوي فان هر 4 سالة فان بلي اگر تبرسوا من دابا لغوري او برنامه بلانا وداني سروك جوات جبو بارتي ديمقراطي كردستان دبيتن لدهاتي دەزانی بڕاستی کەمبەری خۆ بنێ بەرین هۆژی حسەتە پارتی دیموکراتی کوردستان بوو ئەن و سەرۆکی ئەنجومەن مقابلی پارێزگار یێ پارتی دیموکراتی کوردستان بێ ئەژبەر چێ ئەژبەر وێ نسبە و ڕێژە دەست خۆڤەتانین ژعادەدێ کورسیکە و مەقاعدە وێ جارێژی دەزانی تشتێکی نهۆی نەیدیارە بەس ئەزیلوێ بەهۆریە دەیما پارتی دیموکراتی کوردستان بتریا دەنگا و مەقعدا بدەست خۆڤە بینێ دێ بتە ئەستیحقاقەکی وەکە جارا چوویژی ینی مەقعدێ سەرۆکی ئەنجومەنی یێ پارتی دیموکراتی کوردستان بێ مقابلی منسبێ محافظ بۆ نمونە زۆر باشە دەگوت و لە هەلبشارتنên پەرلەمانی عێراقê لە 2021 پارتی زۆرترین دەنگ ئانین سەرئاستێ ناوچەیە تایبەت لە شنگالێ خەلکێ شنگالێ پارتی خەلات کرد دەنگ دانە پارتی و کاندیدên پارتی سەرخستن بێجارێژی چاوێوە لە سەرکەفتنیە لە شنگالێ لێ وێ چ بکەن ji bo vê çendê ku destê xizmetguzariyên partî û hikûmeta xweceyî bigete şingalê çûn şingal niha di nakokiyan da derbas dibîtin دەزانی هەکەمبەری خۆ بنێ خەڵکێ من شنگالێ ال 2021 شنگالێژی بترترین دەنگ برنش ئەحزاب و لاینێ دی بتر ئەv دلیلەکە إنه خلق پارتی و کاندیدێت پارتی ناست کە هیچ هیبێ وەختێ دەنگی خۆدای وانژی بەهوەری پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەزیلوێ بەهۆریە دەیمە هەر وەکە 2021 دیسا شنگال خەلکێ مەیە شنگال ڕێخستێن مەوێل شنگالن شنگال کاندیدێت خۆ ناستکەن کاندیدێت مەوێل شنگالن ماڵێ دوان وێل شنگالن وێ بانگەشا خۆ شکلێکی یاسایی بڕێڤەت بن چ مشکلە نینە ینی هەرچەندە 2021 وەک بارەگایدما وەک حزب ئەمل شنگالێ نەبوون بەس خەلکێ ما دەنگی خۆدا کاندیدێت پارتی دیموکراتی کوردستان ئەزیلوێ بەهۆریە دەیما چونکو خەلک شارەزا بووە خەلک ئیلکی جیبێ زانێ کی کاندید کی حزب باشترە ژویڕە و خزمەت گۆزاریت منتەقێ جێبەجێتکە خۆدکە خۆیی خۆدکە خزمەتکارێ وی خەلکی یێ دەنگی خۆدا وێ لستێ یاون وێ حزبێ یان کاندیدێ وێ لستێ ئەزیلوێ بەهۆریە دەیما دیسا
ما بهوري بخلقي خوهايا وبنفسي وقت خلقي مجي بهوري بلستا بارتي ديمقراطي كردستان لستا 197 هيا وبكانديدي دويجي هكا البن خيفتا كيدا بيك الشنغال بيك السهل نينوا بي في جاري باريزغها نينوا همو دائرة انتخابي ايكا نوكا 2021 دوائرت ايد مغلق بنيان امكان بجن متعددة بنيان كچك بون بونمونا ديار بو جيو ان را اش همو لاينا را 2021 بارتي ديمقراطي كردستان بترترين دنگ برن و هر سي كرسي كيت دائرة شنغال بدس خفا آنين و كرسي كا كانديدي خويل زمار حتى كرسي كيت روجاواي دجلة بدس خفا آنين شبو وان هالبشارتنانه بفرمي دناوا شنغال داوي دست به بانگشه هالبشارتنان بکن یا نه؟ يعني بارجين بارتي وغير اللي ودري اوفيسان هيفا يانزدا افچند روز چونجي تزاني هكم بري خوبن يكي هيفا يانزدا بانگشه بشيوكي رسمي دست بكريا كانديديت ماوي بانگشا خبري ودبن ما مشكله نينا ما بريكارو بسر پرشتيت خوكا 2021 جي ماوي دست نشان كرين كانديديت ماوي روجانا ليف خلقي خدينا ريخسيد ماوي الورين ما مشكله نينا يعني مقصدا بارقاي الوربه نيل وربه وكايكا يعني بفرمي وبارقا اوفيس لشنغال دناوا شنغال دا ونكي نجبو ويچندكو بانگشا خوته دا بريو بن نخير حتى انه بارقاي مشنغال نينن بس وكم برنامج دانيه مسؤولي لجنه مسؤوليه بربرسي رخراوا ويل ورهين ريخستيد مويل ورهين خلقي مي بشي وكي گشتي ويل شنغال هي ما اريشو مشكله نينن زور باشه برای سیدو چتو برپرس بشار بجاتن پارتی لمکتب رخصتنا پاریزگاه نینوا جستو دیر مال دو که دیگر ما و گلکی سپاس این هر هبن